لفرنسا لصالي بارا لسطا سطي افرتان دزريجي كراودسن لسطا الصط يعني ريجيتي كم شانيه تطبيقوا ام افرد دزريجي كيف سري براستي لبرو اسلام ام قدر قيمه الخي داو پیغمبر ابراهيم عليه السلام بامر خوي پروردگار شاري مكه جيليو لوشكانيه كل تشولوانيه هاجر خاتون لقال اسماعيل كري بجيله سلامي خوي غوريان نسبي لا يويك اوتيو شبريك لبردستي هاجر خاتون اسماعيل كري كما تولكيا نامينه هاجر خاتون بويك بجيويكي جيان بيان كا دويك زاني كاما بامر خوي پروردگار كيا وقيله بجيشتو وگومانی شینه بولوی که خوای پروردگار رزق و روزیشی بو داوینکا بلا میتر خو انسان به سببش بگیره تبر وی که بتوانه شتێکی دەست کرد هاجر خاتون لای مکەی پیرۆز لای کعبەوە بەڕێیە کرد بەرەو کێوی سەفا تەمان ئەو کاتەوە کو ئێستا نەبوو ئاوا ڕێگەیەکی خۆشی بۆ بکرێ ئابەم شێوازە جوانە ئامادە کرێ و سپلیت و ڕووناکەرە و ئەم شتانی بۆ دابین کرێ بەڵکو شوێنێکی چۆڵەوانی و تاریک هەمووی شاخودار بۆ بەڕاستی ئەچێتە سەر کێوی سەفا یەکەم جار ئەوەی کە خۆمان دەچینە سەر دوای ئەوەی کە تەواف تەواوەکەینەوە پێوتێ کێوی سەفا کە بۆ شێوازە نەبۆ سەرەتا کاوە ڕێگوبانی بۆ خۆشکرێ لێ بۆ ئاوە گەڕێ بۆ توێشەبەرەیەکە گەڕێ کە بۆ خۆی و مناڵەکەی پێیان بکە بەڵام قەدەری خوای گەورە ئەچێتە سەر کێوەکە ئەم لاکە و لاقەی جنابین حتاوی کە سەی کێوەکەی بەرامبەریەکە سەرابێکە بین سەرابیش ئێمە ئاگادارین واتە شتێک لە دوورەوە ئەزانی بەحرە ئاوە حتا جاری وایە تەسویر پیشان ئەدرێ یان تۆ بچۆ سەر بەرزاییەک لە بیابانیشان لە دوورەوە شینیەک ئەبینی وەکو سەراب و ئازانی بەحرە کە ئاچی تێوێسێکە هیچ نییە ئەمە پێوتێ سەراب بۆی ئەمیش کە بەڕێیەکەوێ بەرەوەی کێوی مەڕوە لێوە لای گڵۆپە سەوزەکان لەویا شەیتانەی ترسێن ئەلێوە لە دواوە دڕندەیە پەلاماری کێیدا پەلاماری ئیسماعیلی کوڕیدا ئەویش ئالەویا ڕاکە ئێستا ئومەتێک لە دوای هاجرە خاتونەوە بە شوێن پێم ئافرەتە ئەڕوە کەواتە ئافرەت لە ئیسلامە قەدر و قیمەت و نرخی زۆر گەورەیە ئەگەر بە خۆیان بزان بەڕاستی ئێمە لە شاری مەککەوە لە شاری مەدینەوە کە بەڕێکن لە میقاتەکانەوە پیاوانە بێ ئیحرام بپۆشن ئافرەتە جلووەرگ و پۆشاکی خۆیەوەیەتی کە دێتە شاری مەکە لە سێ هەڵوەری یەکەمە ڕاکردنێکی کەمەکە پیاو ئافرەتە وەکو خۆی ئەڕوە کاتێک چێ بۆ سەفا و مەڕوا لەو گڵۆپە سەوزانە کاتی خۆی هاجرە خاتون ڕایکردوێستا پیاوانە بێ ڕاکردن و ئافرەتان ڕاناکەن يعني ام اسلام آسانکاریکی تەواوی بۆ ئافرەتان کردووە خوشکە باشەکانی من بۆیە هیچ کاتێک بەلاف و گەزافی کەسانێکە بانگەشەی مافی ئافرەتان بۆ ئەکەن نەخەڵەتیان فری و نەخۆن واللهی کە لە ماڵەکانتان هێنانیانە دەرەوە وەکو چۆن خوای پەروەردگار فەرمووە ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى ئەفەرمێ تەبەڕوج مەکەن هەروەکو چۆن جاهیلەکانی پێش ئێوە ئاهاتە دەرەوە خۆیان ڕوت و قوتە کردەوە بە جلێکی نیمچەڕووی چونە دەرەوە یان ئێستا بەناوی مافی ئافرەتەوە ئافرەتانە ناو بازاڕەکان و بۆ پیاوی شوکارکە بژێوی ژیانی لەگەڵا دابینکە لە کۆمەڵێشتی تایبەتیا کە دیاری کراوە بە سنووری شەرع کە دیاری کراوە جایز ئافرەتان ئیشکەن بەڵام لە پێگە و دەسەڵات و توانای خۆیانە نەک ئەوەی کە وەکو پیاوێک کرێکاری بکە وەکو پیاوێک لە بازاڕە لە دوکانێک و لە مۆڵێکە بکرێتە کاڵایە بکرێتە ڕیکلامێک بۆ دوکان و بۆ شتە بازرگانی کە ئەنجامە دێ لە مڕۆکە دوایش ئەو ئافرەتە خۆی لەو خەم و خەفەت و ناڕەحەتیاش مزەحیترین جیل لە ئەوروپایە ئافرەتن کە باسی مافی ئافرەت و پێشکەوتنە والله سواری قیتار و ڕۆشتم بۆ ئیش لەناو قیتارەکەیان میکیاجی کردووە لەناو قیتارەکەیان لەفەی خواردووە سەعات پێنجی بەیانی و بە ناڕەحەت ئەستاوم چم بۆ ئیشەکەم ئەو پێنجی بەیانی ئامادە بۆ خۆشی گۆڕیوە بچێ بۆ ئیش ئیژۆک و چۆن پیاوێک دەچێ بۆ ئیش لا ئێمە دە چ شوێنێکە ئافرەت سەعات پێنجی بەیانی ئەوسە بچێ بۆ ئیش یا شەو سەعات دوازدەوێکی شەو بگەڕێتەوە لە فەڕەنسایە لە ساڵی پارە لە سەتی ئافرەتان دەستدرێژی کراوەتە لە سەد يعني ڕێژەیەکی کەمیشان نێشتە بوویتەوە ئەم ئافرەت دەستدرێژی نەکرێتە سەری بەڕاستی لەبەرەوە ئیسلام ئەم قەدر و قیمەت و نرخەی داوە پێگەی ئەم ئافرەتە بەڕێزە کە خات و هاجرەیە کە دوایش ئەبێ بە دایکی ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ کە دوای 13 پشت بگەڕێیتەوە پێغەمبەری ئیسلام محەممەد عەلەیهی سەلام لەنەوەی ئیسماعیل سەلامی خوای گەورەی لەسەر هەتا ماویشە مێژوو باسییانەکە و بە سەربەرزی بە شارازیەوە بۆ یە کاتێک چێتە سەر کێوی مەڕۆژ سێرەکە دیسانەوە حەوت جار ئەڕوات و دێتەوە ئەو ڕۆژنەی ئەمڕۆکە ئێمە ئەڕۆین هاجرە خاتون ڕۆشتووە لە دوایەوە کاتێک کە دێتەوە ناومێ دەبێت سەیرەکە جوبرەیل عەلەیهی سەلام دێتە خوارەوە بە باڵی پیرۆزی کێشێ بەژێر پێی ئیسماعیل سەلامی خوای گەورەی لەسەر